ماوەی زیاتر لە هەفتەیەکە قیرتاوکردنی ڕێگای مەرزی چێلێ بە درێژایی 15 کیلۆمەتر دەستی پێکردووە. بەڕێوەبەری ئاوەدانکردنەوەی ڕاپەڕین دەڵێت تایەکی 11 ساڵ تەواوی ڕێگاکە ئامادە دەکرێت بۆ هاتوچۆ. ئێمە ئیشەکانمان بە شێوەیەکی باش ڕۆشتووە لە ئێستادا خەریکی ئامادەکارین بۆ پێش قیر ئەوە بۆ چینی کرەشتۆن بەردەوامە و لە ڕۆژی 3/8 دەستمان کردو بەکاری قیرتاوکردن کە لە ئێستادا نزیکەی 2 کیلۆمەتر زیاتر بە پانی ڕێگاکە کە لە هەندێک شوێن 9 مەترە و هەندێک شوێن 8 مەترە ڕۆیشتوین و هەر لە دوێنێ شەو دەستمان کردو بەکاری کۆنکرێتکردن و بودجەی پرۆژەکەش 8 ملیۆن دلار تەرخان کراوی پرۆژەکەیە. ئەو بەرنامەی کە بۆمان داناوە لەبەر ئەوەی کەش و هەوا لێرە سەختە وەزستانی سەختە و کارکردن تێدا ئەستەمە بۆی ئێمە هەوڵەکانمان زۆر سەر کردوتەوە کە لە 2 مانگی داهاتوویان با بتوانم بڵێم بۆ 1/11 بتوانین سەرجەم بڕگەکانی پرۆژەکە تەواو بکەین. بە نێودەوڵەتیکردنی مەرزی چێلەیە دەبێتە خاڵێکی گەورەی بازرگانی لە نێوان کۆماری ئیسلامی ئێران و هەرێمی کوردستان. جێگری سەرپەرشتیاری داری ڕاپەڕین بۆ کاروباری هونەری دەڵێت ئەو مەرزە دەبێتە سەرچاوەیەکی داهاتی باش بۆ هەرێمی کوردستان. ئەم مەرزە هەم لەلایەن ئێرانیەکانەوە ئەمە لەگەڵیان لە کۆبوونەوەدا بووین، هەمیش بە نسبەت ئێمەوە نزیکترین خاڵە بۆ ناوەندی عێراق و هەم بۆ هەولێریش و هەم بۆ کەرکووچ دەتوانین بڵێن بۆ سلێمانیش ڕێیاکە خۆشترە، بە تاکید سوودی دەبێت ئاڵوگۆڵی کالا و بارزگانی زیاتر دەبێت لەو سنوورەدا لەبەرەوەی ڕێگایەکە لە خاڵە سەرەکیەکانی بازرگانی کە ئەم مەسافەیە کەم دەبێتەوە. مە پێم وا بێت جموجۆڵێکی باش و وەداهاتێکی باش بۆ ناوچەکە بۆ حکومەتیاریم زیاد دەکات. مەرزی چێلێ بە دووری 25 کیلۆمەتر دەکەوێتە ڕۆژهەڵاتی قەزای پشدار. لە ماوەی ڕابردوودا چەندین جار فشار دروستکرا بۆ ئەوەی ئەو مەرزە بە فەرمی بناسێندرێت و بە نێودەوڵەتی بکرێت. تا 2 مانگ لەمەوبەر بە بڕیاری جەگری سەرۆکی حکوومەتی هەرێم بڕیاری قیرتاوکردنی ڕێگاکەی بۆ دەرچوو. لە ئێستاشدا کارکردن لە ڕێگای سەرەکی مەرزەکە بەردەوامە و ئەمەش هەنگاونان بۆ بە فەرمی ناساندن و کردنەوەی مەرزەکە ئاسانتر دەکات. توانە عومەر، کورسات نیوز، مەرزی چێلێ.